بۆ گوندێک کە هی خۆمان نەبوو دەن کەسمان لە یەکتری کوشت و دواتریش بەدەستی بەتاڵ گەڕاینەوە. پشکۆ نەجمەدین لە کتێبی ئەزمون و یاددا دەڵێت گوندی ناوگردان لە گەرمای هاویندا هەڵدەقرچێ و ئێمە لەژێر ڕێژنەی گولەی براکانماندا ناخمان بۆتە بورکان و بەرگری و تۆڵە سندنەوەمان جۆش دەخوات. ئەوان لە گوندی بیڕەشکەوە لەژێر چەتری گوڵە بڕۆژەی هەڵچوودا پەسا هێرش دەهێن و ئێمەش بە کەرەمتووی گولە دروێنەیان دەکەین. هێزی پارتی و سۆسیالیست بۆ یەکەم جار پێکرا لە هەوڵی داگیرکردنی قەڵای ناوگرداندا و ئێمەش هەموو هێزی شارە زور و هەورامان بە سەرسەختانەدا کۆکی لە گوندێک دەکەین کە هێشتا موڵکی کەسمان نییە. ڕاستیەکەی ئێمە لە هەوڵی سڕینەوەی سەروەریەکانی یەکتردا بووین. کێشەکە هێندەی لەگەڵ مێژوو دەسوڕێتەوە، هێندە سەرروکاری لەگەڵ خاک و جوگرافیادا نییە. خەڵکی ناوگردان خۆیان لە ماڵەکانیان پەستاوە و لە ڕۆژنە و دەلاقەکانیانەوە لە شەڕی خوێناوی براکان دەڕوانن و چاوەڕوانن تاک و قوربانیەکان بە خاک بسپێرن. پێشمەرگەیەک بەرەو ڕوومان دێت و غەفور دەرەشیشی لە کۆڵ ناوە. لەگەڵەوان دەگەڕینەوە بۆ ناو ئاوایی. لە پشتەوە لە غەفور دەڕوانم خەڵتانی خوێن بووە. غەفور چەند گولەیەک نێوزکیان بڕیوە و پزیشکەکە وتی خوێن بەربوونی ناوەکی هەیە و ڕەوشی مەترسیدارە. ڕەنگی غەفور تا دێت زەرتر دەبێت و منیش لە چاوەکانی ئەڕوانم و پزیشکەکەش دەستەوەستانە. من دەستی دەگرم و ئەمەوێت دڵخۆشی بدەمەوە. سەیری یەکەم و چاوەکانی زۆر شتم پێڵێن. ئەو زۆر نەبوو لە سەرکردایەتی گەڕابوویەوە و ماوەی هەڵپەساردنی تەواو کردبوو. ئەو بە نیگا سادەکانی پێوتم زوڵمیان لێکردم. ئەو هەموو شتانە دروستکراو بوون. من پاکترین کەسم کەوا لە شەڕی نەیاراندا دەکوژرێم. هێشتا غەفور گیانی دەرنەچوو بوو کە تەرمی حەیدەری حاجی عوسمانیان هێنایەوە. غەفور لە سەرەتاکانی ساڵی 1970دا بوو بە پێشمەرگە. کەسێکی قسەخۆش و لێهاتوو بوو. داخەکەم لە بەردەممدا گیانی سپارت. نیازی حاجی ئازیز گولەیەک بەسەر دڵی کەوتبوو. ئەو دەرفەتی هەبوو وەژیا بۆ ئەوەی دوای ڕاپەڕین لە قۆناغی نوێی شەڕی دەسەڵاتدا بکوژرێت. شەڕ تەواو بوو، قەڵای ناوگردانیش نەگیرە. بێ لە کوژراوەکانی ئێمە ئەوانیش 7 تەرمیان لێ بەجێما و چەند بریندار و تەرمی تریشیان لەگەڵ خۆیان بردەوە. ئەوانیش خۆشەویستی زۆریان هەبوو کە فرمێسکیان بۆ بڕێژن. هەموویان ئەگەر لێ نیشتوانە هەمیشە بە شنەبای دارستانی یادەوەریەکانم زیندوو ئەبنەوە. ئێوارەیەکی زستانی ساڵی 1982 لە شارە زور بەسەر ماڵاندا دابەش دەبین و دیوەخانێک بۆ خەوتن دیاری دەکەین. بە ڕوخساری پێشمەرگەکاندا خەمێک دەبینم کە هەست دەکەم شتێک ڕوویداوە کە لە منی دەشارنەوە. کەسێک کوژراوە کە لە دڵی من و لە لای ئەوانیش جێگەیەکی تایبەتی هەیە. دەپرسم چی بووە؟ چیتان بیستووە هەمووتان لە یەک دەڕوان و بە خەمباری سەیری یەک دەکەن؟ زۆری پێناچێت بە پڕمەی گریانەوە دەڵێن حەمە تۆفیق شەهید بووە. حەمە تۆفیق وەک برا و هاوڕێم وابوو. بە منداڵیش بەیەکەوە گەورە بووین. حەمە تۆفیق لە هەڵەبجە لە بەردەم ماڵی خوشکیدا دەکەوێتە بۆسەیەکی نادیارەوە و هەر لەوێ شەهید دەکرێت. لەگەڵ دکتۆر قادر دەچنەوە ناوشار و لەوێ دەکەونە بۆسەیەکەوە کە دواتر دەرکەوت کە عەزیزی حەمە ساڵح و چەند چەکدارێکی تر کارەکەیان ئەنجام داوە.